بەناوی خی گەورە و میهرەبان نازان و خۆشەویستان لە زنجیرەیەکی نوێ بەناوی پرسیارە مەزنەکان وەڵامی کۆمەڵێک پرسیاری گرنگ و گەورە و مەزن ئەدەینەوە کە لە فکر و زیهن و دەرونی زۆرێک لە مرۆڤەکاندا دروستە بن. پرسیاری یەکەم ئایا خوددا بوونی هەیە؟ بە فیتڕەتی پاچی خۆمان و بیرکردنەوەمان دەزانین کە خوددا هەیە و گومانی تێدا نیە، بەڵام بەڵگەچین تا بۆ کەسێکی بسەلمێنین کە گومانی هەیە سەبارەت بە بوونی خی گەورە. سەرەتا پێویستە بزانین کە هەرچی لە دەور و پشتمانە بە دیزاینێک دیزاین کراوە و بۆ ئامانجێک ڕێکخراوە. بۆ نمونە ئەو مایکە ئێستا من قسەی پێکەم بە دیزاینێک دروست کراوە و هەروەها کاریشی بریتێ لە وەرگرتنی دەنگ. ئەم گوێی ئێمە بە هەمان شێوە بە دیزاینێک دروست کراوە کاری و بریتە لە وەرگرتنی دەنگ. ئەگەر بڵم ئەم مایکە لە خۆیەوە دروست بووە هەمووتان دەڵێن نەخێر، بێگومان کۆمپانیایەک درستی کردووە و نەخشە سازێک نەخشەی بۆ کێشاوە. ئەی بێزەحمەت ئەم گوێی ئێمە کە